پیشەی سەرڕاجیە، ناوی ئاسۆی محەممەد مزگرە. مەترسیەکانی کۆرۆنا وای لێ کردووە بە شێوازێکی نوێ کەرەستە خۆپارێزیەکان دروست بکات. بۆنی ئەم وەسعی کە ئاوە ئەم کۆرۆنایە دروست بوو تقریبەنەوە 3-4 مانگەیە بۆ بازار بۆ ئیشکردن بە تایبەتی خەریکی ئەم کەمامەیە ئەبم بۆ برادر و بۆ دۆست و ناسیا و یعنی ئەو پەڕی هەوڵیشم ماوە بۆ خەسەخانەکان ئەگەر بیانەوێ دروستی کەم و بۆ سنتەرەکانم دروست کردووە. ئاسۆ زەمنێکە دەست و پەنجەکانی لەگەڵ سەرڕاجی سەرقاڵە. ئەو دەڵێت خۆشەویستی شارەکەی و مرۆڤەکان زۆر گرنگە. ئەبێ خۆ بپارێزیت، نەک حکومەت داوا لێ بکات، ئەبێ خۆ پارێزی داوا لە هەوڵاتیانەکەم خۆیان بپارێزن، چکە منە خۆشیێکی زۆر خەتەرە. هەموو ئەم هەوڵە تاکە کەسی و بە کۆمەڵانە یەک ئامانجی هەیە، ئەویش پاراستنی گیانی هاوڵاتیانە لە بەڵای ڤایرۆسی کۆرۆنا. ئاور عەلیگەلی کوردستان، سلێمانی.